بارستەگە دیلی نێوان دوو بڕیمادەیە کە خۆی و بچینەکەی تێدا چالاک کراوە. چالاککەری 2.1 بە ڕێژەی 8.4 لە نێوانی 8.2 و هەروەهاش. سلام علیکم. سلام باش کاکو ساشی چی باز دەکەی چی باز دەکەی ئەگەر درم خۆشە ناو دانیشتم لێم گەر کاک خارە وەرە خارە پرسیارە ئەوە ئەلێکوانە پرسیارەکەم لەواتە درم مەسەلەن بە گوڕی 2.5 پلێ ڕێختەر لە مەودای 100 متر چوارگۆشە 4 بینای لێیە زیانی ئەو بینایانە چەندە وەختێک ئەمە سوور دەزانین مەساسە 2 بە ڕەوعەچە پرسیارەکەیە یاسانە بەس ڕێختەر چییە؟ ڕادەبێت خارە ناوەڵە تو هەرم چاکو خارە خۆ دەزانێت نەمیلەکە خۆت ڕێختەرت برێت چێ؟ ئەرە 15 نەفەر نێتی 15 نەفەر بزر کردیا چەند؟ 15 نەفەر 15 ئەرێ بەخۆی لۆ وەرە چلۆ 15 نەفەر پێکەوە بووین کا کاتنیە سەفرێ با مۆزۆکە لە ژەرماتی ئەو کەندەی هێرە لە بە سەفرێ ئەوێ لای ئێرەکانە وەڵا کاکە چوین دانیشتین و بێت و ناخۆشنی و ڕۆنانمان خوارد ئۆشتۆکانە ئافرێت ئەستا خوارد وکرە قسە خۆتەکەمان هەر خواردیە وازۆی بینیە چما ئەو کەندەی هێ تەنگاو بم کاک چم ڕمان و مانی دانێم ڕمانەی زغارە ڕمانەوە تو ڕمانە هەموو ئەمە دامناون چم ڕمانەی دانێم ڕمانەی چییە وەکە خشتەخڕەکەی و دیرە خوارد ئەی خارە چەند کەمی خارە عیبە ڕێ وەڵا چوم دوای هاتووە کاکە چاوم ژێڕە سەخەتم کرد زاخۆ چاوم ژێڕە بەشتەری خوای لێ نەمابوو ئەرە گوتم بزانم 15 نەفەر نەیتێت و خارە تو بەدی 15 نەفەران دەگەڕێی ئارە 15 نەفەرم بزر کردیا ئەتوو بزت کردیان ئەوانەتیان بزر کردیا ئەم بزرم کردن ئەمە لە پێکەوە بووین کاکە پێکەوە بوو کورە خارە گیان ئەتوو بزر بووی لەو 15 نەفەرەی ئەتوو بزر بووی ئەمان بزر نەبووینە ئەخە چێ 15 نەفەری لێ بزر بیتن ئاە دیتینا ناوەڵڵا خارت خوا پرسیارەکەت نەتزانی ئەو مەساسەکە ئەو کامەکە بووە ئای سارێ پێم گوتی ئێستا ڕێکسەرەکەی ئاوەتە مەساسێ Thank you.